لەم دیدارەیاندا تەوەری باسەکانمان زیاتر و یا زیاتر کاتەکە تەرخان دەکەین بۆ ئەو باسانەی کە پەیوەندیدارن بە ڕووداوەکانی ئاخرانەی ناوچەکە و کوردستانە. خۆ دەزانێت کوردی پێ نافوتێ بە بۆمی ئەتۆمیش تازە کورد لەبین ناچێت. جمهوری ئیسلامی هەوڵێکی ئاگاهانەی بووە و هەندێک لایەنیش جا بە عیلم و زانینەوە یا لە ڕووی سادەجی و احساساتەوە ئاویان ڕشتۆتە ئەم پلانی جمهوری ئیسلامی. ئەویش چییە؟ دەزانێت سەرجەم کوردبوون و ئەم هەستە شۆڕژگەرانە و ڕزگاری خوازانەی پێ نافەوتێ کانالیزەی دەکا بۆ دەرەوەی ڕۆژهەڵات وە خوازرا و نەخوازرا و با لە ڕووی احساساتێکی پاکیشەوە بێ. بەڵام ئەگەر ئەمەمان لەبیر بچێتەوە ڕۆژهەڵاتەکەی خۆمان لەبیر بچێتەوە یاخود پشتیوانیمان لە پارچەکانی دیکە دوورمان بخاتەوە لەوە بەرچاومان لێڵکە بەرامبەر بەم هەدەفی ئەسڵیەی خۆمان، من وا دەزانم گەورەترین ئەومان بە ئاسیاوی جمهوری ئیسلامی ڕشت. ئەرێ زەحمەت نییە ئەو هەموو ئیعدامە سیاسیە لە کوردستانی ئێران دەکرێت. ئەرێ ئەو بۆم ڕێژ کرا بۆ کۆمەڵە نامەیەکمان بۆ هات لە تەرەف باکوور و ڕۆژاوای کوردستانەوە